پێویستی پەرلەمانتارانمان کۆ کردوتەوە بۆ ئەوەی کە وەزیری سامانە سروشتیەکان و وەزیری دارایی بانگشتی پەرلەمان بکەین بۆ ئەوەی کە لە پەخشی ڕاستەوخۆیە هەردوو لە ئەوەی کە پێیانە لە زانیاری بیخەنە ڕوو بۆ پەرلەمانتاران و بۆ ڕایگشتی ئەوەی کە تا ئێستا وەکو معلومە گەیشتی بێ بە بەندە لەسەر ئەم پرسە ئەوەیە کە ئەمە مامەڵەیە کە کراوە پێشتر لە دوایین کۆبوونەوەمانە لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانە پێی ڕاگەیاندین بەوەی کە نەوتی هەرێمی کوردستان دەستکراوە بە فرۆشتنی واتە ئەو پێوتین لە 15/6ەوە بەڵام دیارە لە 1/7ەوە بەرحاڵ لەو بەروارەوە نەوتی هەرێمی کوردستان فرۆشراوە بە کۆمپانیایەک ئەو کۆمپانیایە ئامادەیە هەفتەی 200 ملیۆن دلار بدا بە هەرێمی کوردستان و بەم شێوەیە ئێمە مانگانە نزیکەی 800 بۆ 850 ملیۆن دلار بێتە سەر حسابی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە زەمانەتی موچەی فەرمانبەرانی پێ بکەین ڕاستە ئەبێ حەق و ئێستا عەرز دەکەم حەق و مستەحەقاتی کۆمپانیا هاوبەشەکانی بەرەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانی ئەبێ لێ بدرێ والحاصل ئەوەی کە لێ ئەمێنێتەوە نزیک ئەبێ لە دابینکردنی موچە بۆ فەرمانبەران بە داهاتی ناوخۆشەوە کە ئەبێ بێتەدی ئەوەی کە ڕووی داوە ئێستا ئەوەیە کە لە قۆناغی ڕابردووایە بڵێن لە دوومانی ڕابردووە بە پێی پێویست ئەو پارەیە نەگەیشتووە بە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی تەسریحی ئەم شەوی وەزیری دارایی و بە پێی تەسریحاتەکانی تر کە دەستمان کەوتووە لەگەڵ معلوماتانی خۆم کە بەدۆدا چوونم بۆ کردووە ئەم پێنەدانە مەسەرم بۆ نمونە کاتێک کە وەزیری سامانە سروشتیەکان ئەڵێ ئێمە 250 ملیۆن دلارمان زەرەر کردووە لە بەرەوەی کە بۆریەکان کون کراوە و زەرری پێگەیشتۆ ئەمانە باشە لەم لاوە ئایا ئەو مەسئولیەتی نۆژەنکردن و پاراستنی بۆرێنەوتیەکان لە مەسئولیەتی ئەو کۆمپانیایە نییە کە تورکیە و لە ئەسڵا ڕۆژانە بە پێی زانیارەکانی من 5 دلارە مەبلەغێکە شتێکی وایە لەسەر ئەم نەقڵکردنی نەوتە لە ڕێ ئەو بۆریانەوە مەسئولیەتی ئەو کۆمپانیایە بێ بۆی کە بیپارێزیت و نۆژەنی بکاتەوە هەتا دوایی ئەیتر بۆچی 250 ملیۆن دلار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان حساب بکرێ ئەمانە هەمووی پرسیارن ئەمانەتان بە وەزیری سامانە سروشتیەکان وت بەڵێ بۆ ئەوەیە بانگێشتیەکەین بۆ پەرلەمان بۆەوەی کە ئەمانەمان ئەم پرسیارانە وەڵام باتەوە بەشێکە لە پرسیارەکان بەشێکی تری وەزیری دارایی ئەڵێ کە ڕۆژانە بە بڕێکی کەم ئەو پارەیە ئەگاتە وەزارەتی دارایی بە معنای ئەوەی کە لە دوی نۆوە تەحویلی پارەکە بۆ هاڵبانک لە مۆدووە ئەبێ ئەنجام بدرێ لە کاتێک تا ئێستا لە بانکێکی ترەوە ئەم پارەیە تەحویل دەکرێتە سەر بانکێک لە ناو هەرێمی کوردستان و تا ئێستا تەدەفوقی پارە و جموجۆڵی پارە لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان لە دەرەوەی هاڵبانک ئەکرێواتە لە دوای دوی نۆشەوە هەر لە دەرەوەی هاڵبانک ئەکرێت بۆیە من کە پرسیارم لێکرد لە وەزیری دارایی پێم وتم باشە ئەگەر پارە نەهات بێتە سەر حسابی هاڵبانک و 14 ملیۆن دلاری تەنهاتیا بێ ئەی موچەی فەرمانبەرانی ئەم ڕۆژانەی ڕابردوو بەچی دراوە ئەو وەڵامی دامەوەتی بەو ڕێگایە دراوە کە ئێستش هەر لە دەرەوەی هاڵبانکەوە لە بانکێکی دەرەکیەوە بۆ بانکێک لە ناو هەرێمی کوردستانەوە اینجا تەحویلەکرێ بۆ وەزارەتی دارایی نازانێت چێ ئاگاداری ئەمەیە پارێ چیە دێت بڵێ ئەوە بەمەستم سیستمەکەیە کە ئەگەر دیقەتی بین سێری کە چەند سیستمێکی شڵەژاوە بۆ دابینکردن و کۆنتڕۆڵکردنی داهاتی نەوت لە هەرێمی کوردستانە باشە ئیتیفاقی 50 ساڵی کاتێک کە ئەکرێ لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا بۆ گواستنەوەی نەوت لە ڕێی تورکیاوە ئەم 50 ساڵە 1001 گۆڕانکاری تری تیاکرێ ئەمە نابێ پەرلەمان لی بە ئاگابێ نابێ سیستمی حکومڕانی ئەم هەرێمی کوردستانە لی بە ئاگابێ تا 50 ساڵی تر 1001 دەور و تەسلیم و گۆڕانکاری ئەگەر بێڵن ڕووبدا مەفروزە ڕووبدا ناکرێ شخصێک ناکرێ کەسێک بە تایبەتی یا چەند کەسێک تەنها بزانن ئەم عقدە 50 ساڵی ئەم ڕێکەوتە 50 ساڵی ئەوە یەکێک لە پرسیارە جدیەکانی تری ئێمە کە بۆ نایەتە پەرلەمانەوە ئەو ڕێکەوتن نامە 50 ساڵیە چونکە پەرلەمان بەشێک نییە لەمە پەرلەمان نابێ ئاگاداری ئەمە بێ هەموو دنیا لەسەر ئەساسی ئەوەشە کە ئەمانەیە پرساندن بکەین بۆ وەزیری سامانە سروشتیەکان کە بۆچی ئەوە و بۆچی گرێ بەستەنەوتیەکان تاوەکو بزانین من لە وەزیری داراییم پرسی وتم باشە کەوابێ کاتێک کە ئەوترێت تەحویلی پارە ئەکرێ بۆ سەر حسابی هاڵبانک
ئایا ئێوە ئاگاداری ئەوە هەبن کە ئەو پارەیە یەکسانە بەو بڕەنەوتەی کە فرۆشراوە بڕەکەی چەنە و بەرهەمەکەی چەنە و تەفاسیلەکەی چۆنە؟ ئەو وەڵامی دامەوتی تا ئەم لەحزەیە نەخێر، بەڵام وا خەریکین سیستمێک دانێ لە نێوان وەزارەتی سامان فرۆشتەکان و وەزارەتی دارایی دوو لیژنەی یا لیژنێکی مشتەرەک دروست دەکەن. ئێستا لیژنەی مشتەرەک دروست دەکەن بۆ ئەوەی کە وەزارەتی سامان فرۆشتەکان بە دارایی بڵێ بە وەزارەتی دارایی کە ئەوەندە فرۆشراوە بچن ئەوەندە پارە مەفروزە وەربگرن لەسەر حسابی هاڵک بانک. اینجا ئێستش تەدەفوقی پارە و ئاراستەکردنی پارە لە دەرەوەی هاڵک بانکەوە کە مەفروزە لەمە دوا داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستانی تێبچێ بە ئیعاز و بە تەوجیهی وەزیری سامانە سروشتەکان ئەبێ. ئەمە یاساییە ڕێگە پێدراوە شتیوا دەبێت هەرێمێکردنە سەر شخصێک، ئەم ئاعتیمادکردنە سەر شخصێک هەڵەیەکی گەورەیە و هەڵەیەکی استراتیجیە لە ئیدارەکردنی مەلەفی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە. باشە ئێمە پێمان ڕاگەێنرا لە جەلسەی فەرمی لەگەڵ وزیر وەزارەتی سامانە سروشتەکانە و لیژنەی وزە و سەرچاو سروشتەکانی پەرلەمان بەوەی کە لە کۆنتراکتەکەی هاتوو بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە 200 ملیۆن دلار هەفتانە تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت لەلایەن ئەو کۆمپانیایی کە نەوتی هەرێمی کوردستانی کڕیوە. تەنانەت ئەوەی پێڕاگەیاندین وەزیری داراییش دواتر کە بە دوواداچوونمان کرد تەکیدی کردەوە بەوەی کە ئەگەر بێت و ئێوە فریاش نەکەوتن نەوتمانیمە ئەمە ئەم کۆمپانیایی کە کڕیاری نەوتی هەرێمی کوردستانە ئەگەر بێت و ئێوە فریاش نەکەوتن نەوتمان بدەنێ بە پێی پێویست ئێمە هەر ئامادەین 200 ملیۆن دلارەکەتان بدەینی هەفتانە بۆ ئەوەی کە ئەزانین کە وەزعی هەرێمی کوردستان پێویستی بە دابینکردنی موچەی فەرمانبەرانە. ئەمە لە کۆنتراکت و عەقدەکانە هەیە. ئەم پێشێلکاریە بۆ جێبەجێکردنی کۆنتراکت و عەقدەکە هۆکار یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بانگێشکردنی ئێمە وەکو پەرلەمانتاران بۆ وەزیری سامان سروشتەکان و بۆ وەزیری داراییش بۆەوەی کە ئەم پێشێلکاریە کە دەرەنجام فەرمانبەران و موچەی فەرمانبەران ئەبنە قوربانی ناکرێ بەم شڵەژاوی ئاوا بەردەوام بێ، ناکرێ وڵاتێک ئاوا ببرێ بەڕێوە، ئەبێ سیستمێکی محکەم کۆنترۆڵی ئەمە بکە بۆ ئەوەی کە زەمانەتی ئەوە بکرێ. بۆیە دوایین وەڵامی وەزیری دارایی بۆ بەندە ئەوە بوو کە ئێستەوە کار لەسەر ئەوە کرێت کە لیژنێکی مشتەرەک کۆنترۆڵی ئەو بکات لە نێوان وەزیری دارایی و وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکان. وەزیری سامانە سروشتەکانیش ئەمەی بێەوە وتووە ئامادەی ئەمەیە؟ ئامادەی بۆچی ئەفن کە ئەم لیژنێ دروستکرێم لیژنە مشتەرەکە لە بینی بەڵێ ئەوە ئەتیفاقی بینی هەردوو وەزارەتەکەیە. ئێوە ئاگادارن؟ من ئەم شەو کە پەیوەندیم کرد بە وەزیری داراییەوە و بە دوواداچوونی ترم کرد لە شوێنی ترەوە ئەو خەبەریان پێڕاگەیانم، بەڵام لیژنەکە هێشتا دانەمەزراوە. بۆ ئەم شەو لەسەر ئەوەیە لەبەرەوەی تەواوکاری زانیاریەکانی قۆناغەکانی ترە ئەبێ دوایین زانیاری وەرگرم پێشەوەی بێمە بەرنامەکەوە. ئەمە باسەکە لەوەیە بۆ ئێستا ئەو لیژنە مشتەرەکە دانرێ، بۆ ئێستا ئەو سیستەمە دانرێ. بەڵێ تەقسیرەکە خۆی لەویایە کە کەسێک نییە بڵێ کاکە ئەمە نابێت ئەمە یاسایی نیە ڕێگە پێدراونێ لێپرسینەوە بکات، بڵێ کەسێک نییە لێپرسینەوە کات لە ڕووی یاساییەوە بڵێ ئەم شتە نابێت واداهاتی وڵاتەکانی ئێمەیە ئەوە ئەرکی سەرشانی ئێمەیە و لەسەر ئەساسی ئەوەشە کە بانگهێشتی پەرلەمانیانەکەین هەردووکیان هەردوو ئەو بەڕێزە بۆ ئەوەی کە لە پەرلەمان بەڕوونی و بە بەرچاوی خەڵکەوە ئەو تەفاسیل و وردەکاریانە بۆ قەناعەتی پەرلەمانتاران دروست بکەن و هاونیشتیمانیانش بە ئاگا بن لەوەی کە ڕاستی و دروستی ئەو زانیارانە تا چه ئاستێکە. ئێوە ئاگاداری ڕاستی و دروستی زانیاریەکانن، ئەزانن نەوت بە کێ فرۆشتێک کێی کڕێ ڕۆژی چەندە نێردرێت پارەکەی لای چێە؟ نەخێر نە ئێمەش و نە وەزیری داراییش نازانێت. من بەش بە حاڵی خۆم با من بەنای خۆمەوە قسە بکەم جارێ، من بەش بە حاڵی خۆم تا ئێستا نازانم بە دەقیقی ئەو بڕنەوتەی کە ئەفرۆشتێ داهاتەکەی یا سعری بەرمیلی نەوت بە چەند فرۆشراوە و بە کێ فرۆشراوە بە دەقیقی و پارەکە چۆن تەسلیم ئەکرێ و چۆن وەرئەگیرێ و چۆن ینی بەبەسم بە تەفاسیل و بە تەقاریری تەفسیلیە. لەسەر ئەساسی ئەوەشە بانگهێشتی هەردوو وەزیرە بەڕێزەکەکەین بۆەوەی کە بەڕوونی پێمان بڵێن و بە دەقیقی پێمان بڵێن و دڵنیامان بکەنەوە لەوەی کە جارێکی تر ئەو جۆرە دواکەوتنانە لە موچەی فەرمانبەران ڕوونادا و ئەو سیستمەی کە زەمانەتی ئەم دوانەکەوتنە ئەکات ئەبێ بە دڵنیایی و بە کۆنکرێتی پێمان بڵێن کە ئاوا ئەکەین و ناهێڵین جارێکی تر موچەی فەرمانبەران، چونکە ئێمە بەڕاستی کە بڕیارماندا خۆمان نەوتی خۆمان بفرۆشین لەبەر ئەوەی کە بەغدا دەستی پێکردین و تەقسیری گەورەی ئەکرد بەرامبەر بە دابینکردنی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستانە کە ئەم بڕیارەماندا بۆ ئەوە دوانەکەوێ
ئێستا کە موچە دوابکەوێ بەڕاستی جێی قوبوڵکردن نییە لەسەر ئەساسی ئەوەشە بانگهێشتی پەرلەمانمان کردوون بۆ ئەوەی کە پرساندن و لێپرسینەوە و بە دوواداچوونی جددیان لەگەڵا بکرێت. وەڵامی پرسیارەکانی ئێوە لەو دانیشتنی پەرلەمان داواکاریەکانی ئێوە ئەوانەی کە ئێوە دەتانەوێت گەر بەو جۆرە نەبوو چی دەکەن وەکو پەرلەمانی کوردستان؟ بێگومان من بەش بە حاڵی خۆم کە داوای پرساندنم کردووە بۆ ئەوە داوام کردووە کە وەڵامەکان ئەگەر مقنیع نەبوو داوای لێسەندنەوەی متمانە بکەین. دۆخەکە لەوە زیاتر تەحمل ناکە و ئەو بەرپرسیارەتیەی کە بەڕووی ئێمەش بۆتەوە تەحملی ئەوە ناکە و خەڵکیش لێمان قوبوڵ ناکا بەڕاستی و بز لەسەر و هەموو شتێکەوە ئێمە خوای گەورە لێمان قوبوڵ ناکا کە بە بەرچاوی ئێمەوە حەق بزانین و نەیگەێنین بە خاوەن ئەمانەتەکەی کە پێی سپاردوین کە هاونیشتیمانیان و تەوکیلیان کردوین بۆەوەی کە دیفاع لە مافەکانیان بکەین. لەبەرەوە لە هەموو ڕوویەکەوە ئێمە 2 ساڵەوە ساڵونیوێکە تا 2 ساڵ ئێمە کۆشش ئەەکەین بە هەموو لایەکمانەوە بۆ ئەوەی کە سیستمێکی محکەم بۆ کۆنتترۆلکردنی ئەم سەکتەری نەوت و گازە دابنین. نەهێڵڕێ ئەو سیستەمە دابمەزرێ ئاگاداریکەوتنی تیا ڕوو بدە ئێمە ناتوانین قوبولی بکەین بەڕاستی کە دۆخەکە بەو شێوەیە بەردەوام بێ و ئیدارەیەشی ئاوا شڵەژاو بۆ مەلەفی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە ئاوا بەردەوام بێ. بەم ساڵ و 2 ساڵ کۆشەی ئێوە ئاگاداری چین ئاگاتان لێ وەزیری دارایی ئەڵێت من بەس ئاگاداری ئەو نەوتم کە لە ڕێگەی بۆریەوە ئەفرۆشرێت ئەڵێ نەوتەکەی دیکە ڕۆژانە لە ڕێگەی لۆریەوە بەتانکار 160,000 بەرمیل نەوت ئەفرۆشێەوە تا مانگی نزیکەی 5 ملیۆن بەرمیل. بەڵێ بێگومان ئەبێ بێگومان ئەبێ بەڕێز وەزیری دارایی و من لە یەکێک لە کۆبوونەوەکانە بەڕاستی بە سەراحەت یعنی چەند مانگێک لەمەوە پێش عەرزم کرد کە نابێ وەزیری دارایی ئەوە قوبوڵ بکە نابێ قوبوڵی بکە کە داهاتی هەرێمی کوردستان لە ڕێگای تر و لە شوێنی تر و لە جێگەی تر هەڵبگیرێ. ئەوە خۆی بەدەمی خۆی جەنابی وەزیری دارایی باس لەوە کە داهاتی تانکەر و داهاتی مشتەقاتی نەوتی و تەداولی ناوخۆی لە سوتەمەنیە بەڕێزی ئاگای لێ نییە. نابێ ئەوە یاسا پێمان ئەڵێ کە ئەبێ وەزارەتی دارایی کۆنتترۆڵی دارایی هەرێمی کوردستان بکە بە هەموو داهاتەکانەوە. اینجا مشتەقاتی نەوت اینجا تانکەرەکان 160,000 کە بە تەقدیری بەڕێزی ئەچێتە دەرەوە کەوا بێ نە بەڕێز وەزیری دارایی نە ئێمە لە پەرلەمان و وەک پەرلەمانتاران نە حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئەم دۆخە شڵەژاوە قوبوڵ بکرێ چونکە ئەبێ داهات لەسەر ئەساسی ئەوە سندوقی کوردستان بۆ داهاتەنەوتی گازەکانمان دامەزران ئەبوایە لە دەی هەشتەوە بەرقەرار بێ ئەنجومەنی وەزیران پاڵێوراوەکان بنێرێ بۆ پەرلەمان بۆ مسادەقە و دامەزراندنی ئەو دەستەیە لە دەی هەشتەوە ئەم یاسایە جێبەجێ ناکرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. ئەمە پێشەلکاری یاساییە باشە تۆ یاسایەک کە چەند ساڵە خولەکانی ڕابردوو نەیانتوانی ڕێکەون لەسەری سوپاس بەخوا ئێمە توانیمان بەجهودی هەموو لایەک یاساکە بێنی نەبوون و پەرلەمان ئیقراری بکا بە دەنگدان و سەرۆکی هەرێمیش ئیمزای لەسەر بکە واژوی لەسەر بکە. ئێستا کە هاتوۆتەکایەوە بۆ دڵنیاکردنەوە بۆ وردبینی بۆ کۆنتترۆلکردنی داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە ئەم یاسای سندوقەمان داناوە کە جێبەجێ ناکرێت ئەمە پێشەلکاری یاسایە. لێرە من ئەزانم لەوانەیە جەنابەت و بینەرانیش ئەو پرسیارە بکەن پێشەلکاری یاسا کێ بەرپرسیارە لێی سیستەمی حکومڕانی سێکوچکەییە بەڕێزان پەرلەمان تەشریعەکە حکوومەت تەنفیزەکە دەسەڵاتی دادوەری ئەبێ سەروەری یاسا بپارێزێ و هەر پێشەلکاریەک لە جێبەجێکردنی یاسا ئەبێ بەو پڕی سەربەخۆیی و بەو پڕی جورئەتەوە و بەو پڕی حکمەتەوە بێت ڕاستی بکاتەوە. لەبەرەوە ئەگەر بێت و یەکێک لەو سێ کوچکەی حکومڕانیە کاری خۆی نەکا بە پێویست پەرلەمانیش ناتوانێت کاری خۆی بکات. بۆیە یان ئەوەیە ئێستا چێنی کردووەکو پێویست بەڵێ ئێستا چێنی کردووەکو پێویست بێگومان ئێمە طبعا لە دەی هەشتا کۆتایی وادەی پێشکەشکردنی ناوی پاڵەوراوەکان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پەرلەمان ئەبوایە بکرا لە 11 نووسراومان بەرز کردوتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان تکایە ئاگادار بن پێشەلکاری لە جێبەجێکردنی ئەم یاسایە ڕوویدا یاسای سندوقی کوردستان بۆ داهاتنەوتی و گازەکان تکاکەین ئێوە هەڵسن بەڕێکار یاسایەکانی خۆتان تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی نەداوینێتەوە ڕێکارە یاسایەکان یا ئەو ڕێکارانەی کە پێویستە گرتوێتیە بەر یاننا ئەمە یەک دوو دەسەڵاتی دادوەری ئەگەر ئاوا بڕوە ئەبێ ئیتە تەداخولکە مدعی عام ئەبێ تەداخولکە ئەمانە هەمووی حقوقی خەڵکن حقوقی عامن ئێمە ئەوەی کە لەسەرمانە بەشەکەی خۆمان یاساکەمان هێنایە بوون ململانەکانمان
ئاراستەی ڕێکەوتن لەسەر یاساکە کرد یاساکە دەرچوو ئێستا ئەمێتەوە جێبەجێ بکرێت کەوا بێ ئەبێ بە هەموو لایەکەوە هیممەتێ بکەین ئەم فەردانیەت و ئەم دۆخە شڵەژاویە لە سیستمی کۆنتترۆلکردنی داهاتی نەوتوگاز و دڵنیاکردنەوە و وردبینی تایە معقول لە دیوانی چاودێری دارایی تا ئێستا سکاڵا ئەکا لای ئێمە بە فەرمی ئەڵێ بەپێی پێویست من گرێبەستە نەوتەکانم پێ نادرێ لەلایەن وەزارەتی سامان سروشتەکانەوە کێ توانای لێپرسینەوە هەیە دکتۆر بەڵێ کێ هەیە قوتی هاوڵاتی ئەم هەرێمە بگەڕێنێتەوە موچە پارەی ئەو داهاتی ئەو نەوتە کێ هەیە بیگەڕێنێتەوە بۆ ئەو خەڵکی بسەنێتەوە سێکوچکەی حکومڕانی پەرلەمان حکوومەت دەسەڵاتی دادوەری ئاگام لێنی هەموو بەس وەزیری سامان سروشتەکان ئاگادار ئەوەی کە پێویستە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم ئەگەر ئەدای حکوومەت و ئەگەر ئیدارەکردنی مەلەفی نەوت و گاز ئەبەم شڵەژاویە بمێنێتەوە لە هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەت جەدوای نامێنێ وەزارەتی سامانە سروشتیەکان هەڵ ناسێ بە ئەرکی سەرشانی خۆی وەزارەتی داراییش بە هەمان شێوە هەڵ ناسێ بە ئەرکی سەرشانی خۆی و ئەگەر پەرلەمان ئاوا ڕێگری لێ بکرێ یاسا دەرکا و جێبەجێ نەکرێ متابعات بکە و بە قسەی نەکا بە ناو ناتۆرەی ئەوەی کە وڵا ئەمانە مزایدە ئەکەن و ئەیانەیە خۆیان بکەن بە پاڵەوان کاکێ من نامانێ خۆمان بکەین بە پاڵەوان ناشمانێ مزایدەی سیاسی بکەین ئەمانەوێ بەو پەڕی میهنیەتەوە ئەم دۆخە بخەینە دۆخێکی سەقامگیر بۆ دابینکردنی قوتی هاوڵاتیان بۆیە ئەبێ پەرلەمانیش قبوڵی نەکا بەڕاستی ئەبێ حکوومەت بەڵێ بێ پەرلەمان قبوڵی نەکا ئەبێ پرساندن بکە ئەبێ پرساندن بکە لێپرسینەوە بکەوە ئەگەر وەڵامەکان ئاوا مقنع نەبوو ئەبێ جورئەتی بڕیاردانی هەبێ لەسەر لێسەندنەوەی متمانە لەوانەی کە ناتوانن ئەرکی سەرشانی خۆیان ئێستا جورئەتە هەیە وەڵای تر ئەبێ هەبێ ئەگەر نەبێ ئەو کاتە ئەبێ ئەوانەی کە جورئەتی ئەویان نییە بەرپرسیار بن بەرامبەر بەخوا یەکەم اینجا بەرامبەر بە میلەت باش لە ماوەی ئەم ساڵ و 2 ساڵەیە چێ ئەزانێ ئەو نوتەی کە لە ناو خۆیان بفرۆشرێت ئەو نوتەی کە بە تەنکەرە نێدرێت پارەکەی لای کێ بۆ کێیە ئەوە ئیشکالێتیشی گەورەیە بەڕاستی ئێمە نەک هەر بەندە چەندین پەرلەمانتاری تر ئەو پرسیارەمان بە فەرمی ئاراستەی ئەنجومەنی باڵای نەوتوگازی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە بە دەقیقی و بەوردی وەڵامێکمان دەست نەکەوتووە کە پێمان بڵێ ئەم تانکەرانە بە عموم پێمان وتراوە ئەمە بە ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام داهاتەکەی چەنە بە چەند فرۆشراوە بە چێ فرۆشراوە کەی فرۆشراوە و ئەم داهاتە بۆ وەزیری دارایی ئەڵێ وەکو خۆی ڕایگەیان بە فەرمی ئەڵێ من ئاگام لێ نییە بۆ وەزارەتی دارایی بۆ ئاگای لێ نییە شتیوا دەبێت بەڵێ ئاخر خۆی ئەوەیە پێشەرکاری یاسا بە یاسا ئەو یاسایی کە وەزارەتی دارایی لەسەر دامەزراوە ئەو یاسایە ئەڵێ وەزارەتی دارایی بەرپرسیارە بەرامبەر بە کۆنتترۆلکردنی داهات و دارایی هەرێمی کوردستان ئەگەر بێت و داهاتێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ و نەچێتەوە بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ئاگای لێ نەبێ ئەمە پێشەلکاری یاسایە نابێت وەزارەتی دارایی پێشەلکاری یاسایی کردووە و ناشبێ حکوومەتی هەرێمی کوردستان قبوڵی بکە ناشبێ پەرلەمانش قبوڵی بکە و ئەبێت داواکاری بۆ قبوڵتان کردو تا ئێستا یاسایەکان بگیرێتە بەر بۆ قبوڵتان کردو تا ئێستا قبوڵمان نەکردو بە هیچ شێوەیەک تا ئێستا و تا ئێستا سەرقاڵی ڕۆتینیات و ئەو شێوازە بیرۆکراسیەتەین لە پرسیارکردن و کۆبوونەوە و تۆزێکی تر بۆتان ئەنێرین و هەنێکمان بۆ ناردوون و هەنێکی تر ماوە و ئەڵێ وتمان بار ڕێکارە یاسایەکان بگرینە بەر بۆ چاکسازی بەڵام ئەگەر ئاوا بڕوات و ئاوا بەردەوام بێ بێگومان نابێتە جێ قبولکردنی من بەش بە حاڵی خۆم ئامادەنیم بەڕاستی قبولی بکەم و ئەوەی لە توانای پەرلەمان و پەرلەمانتارایە ئەبێ بیگرینە بەر لە پرساندن و لێپرسینەوە و تا حەدی لێسەندنەوەی متمانش دوای ئەمانە بەش بە حاڵی خۆ چێکە وەکو سەرۆکی لیژنەی پیشەسازی وزەی پەرلەمانی کوردستان بێگومان ئەگەر بێت و حکوومەتێک جدوای نەبێ لە ئەدای کاری خۆیان هەڵوەشێتەوە باشترە وەزارەتێک جدوای نەبێ لە هەڵسان بەکاری خۆی هەڵوەشێتەوە باشترە تەنانەت پەرلەمانێک ئەگەر نەتوانێ هەڵسێ بە ئەرچی پەرلەمانی خۆی و ئەو کاتە ئەوە دەرەکەوێ کە بە حەقەت لە هەرێمی کوردستانە ئیتر پێویست ناکە زۆر لەسەر ئەوە بڕۆین ئایا سیستم پەرلەمانی یا سەرۆکایەتی یا مختەڵەتە یا شتێکە ئەو کاتە بە هەموو لایەک ئەوە ئەسەلمێ کە هەرێمی کوردستان سیستمی حیزبیت یا حکومەکە نەک سیستمی پەرلەمانی و نە سیستمی سەرۆکایەتی و نە سیستمی مختەڵەت با ئیتر ئەوەش خۆڵ نەکەینە چاوی خەڵکو بڵین ئێمە ململانێمان هەیە و گفتوگۆمان هەیە و کۆبوونەوەی چەند قۆڵیمان هەیە و هەزار قۆڵیمان هەیە و دوو قۆڵیمان هەیە لەسەر ئەوەی کە ڕێبکەین سیستم پەرلەمانی بە یاچی بێ نەخێر ئەو کاتە کە ئاوای لێ هات ئەبێ ئیتر هەموو دان بەوەی بنین کە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە
سیستمێکی حزبیە تەراجوعێکی گەورەیە لە هەنگاوەکان بەرەو دیموکراسیەت کە هیوادارم وانە بێ هیوادارم بە هەمومان عکسەکەی بسەلمێنین جورئەتمان هەبێ و ئەوەی کە پێویستە بەرامبەر بە دامەزراندنی بنەماکانی دیموکراسیەت لە دەستگاتە شیعەکان لە دەستگا تەنفیزیەکان لە دەستگا دادوەریەکان سێسوڵتەکە پێکەوە جیابلێک و پێکەوەش هەماهەنگی بکەن بۆی کە سیستەمێکی حکومڕانی پەرلەمانی بێتە دی و ئەم جۆرە دیاردانەی تیا قەدەغە بکەن.